چوارچێوەی هەماهەنگی بۆ جاری سێم شکستی هێنا لە جێگرەوەیەک بۆ شوێنی حەلبووسی. دادگای فیدراڵی ئاهێکی کردەوە بەر حیزبەکەی حەلبووسیدا و پارتی و یەکێتیش بێلایەنیان هەڵبژاردووە. هەڵبژاردننی شوێنگرەوەیەک بۆ شوێنی حەلبووسی لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق بە تەواوی گۆڕاوە بۆ ململانەیەکی ئاشکرا لە نێوان هێزە سیاسیەکاندا. ئەمەش دوای ئەوە بۆ سێم جار شکستیان هێنا لە دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆکی پەرلەمان. لە دوای ئەمەش کاتێک دەستگای دادوەری لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ڕۆژی چوارشەممەی ڕابردوو داوای یاساییەکەی بۆ هەڵوەشاندنەوەی پارتی تەقەدومی حەلبووسی ڕەتکردەوە، هێندەی دیکە ئاهی بەبەر حەلبووسیدا کردەوە. بە گوتەی دەستەی کۆمیسیاران ئەو داوایی دژی پارتی تەقەدوم تۆمارکراوە، بەڵگەنامەی پێویستی تێدا نەبووە. هەرچەندە بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە دوورخستنەوەی حەلبووسی پابەندی و کۆتاییە، بەڵام هێشتا مشتومڕ بەردەوامە لەسەر دەسەڵاتەکانی دادگای فیدراڵی لەسەر ئەم جۆرە کەیسانە. پارتی تەقەدوم توانی لە ماوەیەکی کەمدا کورسیەکانی لە پارێزگای ئەنبار لە هەڵبژاردنەکانی 2021دا لە کۆی 15 کورسی 14 کورسی بەدەست پێنێت. کاریگەریەکەشی پارێزگای نینەوە و سەلاحەدین و دیالە و بەغدادی پایتەختیشی گرتەوە. ژمارەی ئەندامەکانیشی لە پەرلەمانی عێراق بۆ 43 کورسی بەرز بووە. بە جیاوازیەکی زۆر پێش پارتا ڕکابەرە سوننەکەی کەوت کە 16 کورسی بەدەست هێنابوو. ماوەی چەند هەفتەیەکە نەیارانی حەلبووسی هەوڵی ئەنجامدانی ڕێکەوتنێکی سیاسی دەدەن بۆ هەڵبژاردننی جێگرەوەیەک وەک سەرۆکی پەرلەمان، بە تایبەتی لە نێو جەمسەرەکانی چوارچێوەی هەماهەنگیدا. لە کاتێکدا هەردوو پارتە کوردیەکە، پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان تا ئێستا پابەندن بە هەڵوێستی بێلایەنەی خۆیانەوە. زۆرێک پێیان وایە حەلبووسی لەوەدا بەتوانایە و تەنانەت دوای دوورخستنەوەشی توانیوێتی یاری بە دژایەتیەکانی چوارچێوەی هەماهەنگی بکات. لە هەمان کاتا توانیوێتی هاوپەیمانێتی خۆی لەگەڵ خەمیس خەنجەر بپارێزێت. لە لایەکی دیکەوە نەیارە سوننەکانی حەلبووسی هەوڵ دەدەن ئەو پۆستە بەدەست پێنن، بەڵام کێبڕکەی نێوانیان و سروشتی هاوپەیمانێتیەکان ڕۆژ بە ڕۆژ دەبێتە لەمپەر و پرۆسەکە دوا دەخات. ئەمەش لە بەرژەوەندی حەلبووسیدایە. ناکۆکی شخصی لە نێوان سەرکردەکانی سوننەدا زاڵن بەسەر ململانەکاندا. ئەمەش دەرگا بۆ لایەنە سیاسیەکانی دیکە دەکاتەوە لە پرۆسەکەدا، بە تایبەتیش لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی. حەلبووسی دوای هەموو ئەو نائومێدیانەی لەم دوایانەدا ڕووی لە خۆی و لە پارتەکەی کرد، بەڵام لە بانگەشەی ئەم دوایانەی ئەنجومەنی پارێزگاکان بە ئاشکرا ڕووی دەمیکردە لایەنە دژبەرەکانی لە سوننە و چوارچێوەی هەماهەنگی و گوتی چاوەڕوانی سورپرایز بن. سەرۆکایەتی پەرلەمانیش دانیشتنی هەڵبژاردنەی سەرۆکی نوێی پەرلەمانی ڕۆژی سێشەممەی ڕابردووی دواخست. ئەمەش بەهۆی سەرقاڵی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە. بەڵام ڕاستیەکە ئەوە جیاوازیەکی قوڵ و ململانەیەکی توند لە نێوان لایەنەکاندا هەیە بۆ دیاریکردنی جێگرەوەیەک بۆ شوێنەکەی حەلبووسی. حەلبووسی باش دەزانێت نایارەکانی دەیانەوێت پەلە بکەن لە جێگرەوەیەک بۆ شوێنەکەی، بەڵام ڕوبەڕووی حساباتێکی ئاڵۆز بوونەتەوە. بۆیە لە ماوەی مانگێکدا 3 جار دانیشتنەکەیان لە پارلەمان دواخستووە. ئەمەش دەواازەیەکی بۆ حەلبووسی کردوتەوە تا تای تەرازوەکە کەمێک بەلای خۆیدا بشکێنێتەوە.